يا جوال جوان روين يا ولا شاخ يا كرد بعدين يا قوي بيشكشكم وكل برادر بيجام بردوا براميدا يا ولا وبرد ديار میراولی ناوی ئەو گوندانەیە کە بە میراولی زەڕنچیا و میراولی بنجۆ ناسراون. جوگرافیای ئێرە کەش و هەوایەکی کوێستانی و ساردی هەیە. باغداری و ئاژەڵداری و هەنگداری پیشەی سەرەکی دانیشتوانەکەیەتی. میراولی لە پەخشی باینگان و قەزای پاوەدا هەڵکەوتووە. 16 کیلۆمەتر لە باینگانەوە و 23 کیلۆمەتر لە شاری پاوە دوورن. ئەم گوندانە 200 ماڵن و 800 کەس دانیشتوانیەکەیەتی. لاران و چلانیە و ئارێت بەشێکن لەو گوندانەی دەبن بە دراوسەی میراولی. میراولی ناوی تیرەیەکە لە عەشیرەتی جاف، بەشێکیان لە سنووری پارێزگای هەڵەبجە و بەشێکی تریان لە ڕۆژهەڵاتی کوردستان لە سنووری پارێزگای کرماشان دانیشتەجێن. باپیرە گەورەی دانیشتوانی ئێرە کەسێک بووە بە ناوی حەمە میراول، ناوی تەواوی محەممەد ئەمیر عەبدوڵڵایە. لە ناو مێژووی عەشیرەتی جافدا ناوی هاتووە. لەبەر زیرەکی و لێهاتووی ئەم کەسایەتیە چەند نازناوێکی پێبەخشراوە. لە بواری ئاینی و ڕامیاری و سەربازیدا ناوداری سەردەمی خۆی بووە. ئەوەی میراولی وا لە بەخشی باینگان لە شارستانی پاوە کە شامڵی دوو بەخشی میراولی زەڕنچیا و میراولی بنجۆس. میراولی زەڕنچیا کە فاصلەی ئەم ئاوایە تا مرکزی شاری پاوە 23 کیلومترە تا مرکزی شاری بانەوڕێ 9 کیلومتر و لە تا بەخشی باینگان 16 کیلومترە. ئەم ئاوایە 200 ماڵە و نزیک بە 800 نەفەر جەمعیەتی هەست. ئاوهەوای میراولی زەڕنچیا و کوێستانیە کە فاصلەی تا سەرحی دەریا 1730 مترە. موقعیتی جوغرافی ئاوای میراولی زەڕنچیا و لە قسمەتی غەرب و سەربەهۆی لارانی عولیا و لە تەرەفی شەرق و ئاوای چلانێ و لە قسمەتی شماڵ و ئاوای ئارێت و لە قسمەتی جنوبە و کەژی گەرمەزنا و دەشتی چاڵاو. میراولی بنجۆ لە تەواوی شارستانی جوانڕۆ بەخشی کڵاشی و مەرکەزیەتی مزرانە. ئاوای بنجۆ لە تەرەفی غەربۆ سەربەوەی ئاوای تاوگۆزە و لە قسمەتی جنوب و کەژی هەرەزنا و لە قسمەتی شماڵ و کەژی کوێڵێ. ئەرتفاعی ئەم ئاوایە لە دەریا 800 مترە و 50 ماڵە و نزیک بە 170 نەفەر جەمعیەتی هەست. ئاوای میراولی زەڕنچیا و میراولی بنجۆ کە قسمەتی یەیلاق و قسمەتی قشلاقیان کاری ئەم دوو ئاواییە شغڵیان دامداری و باغداری و بنێشتنینە. ئەلبەتە بنێشتنین لە فسوڵی خاسی ساڵە کە فەسڵی خاسی خۆی هەست. میراولی زەڕنچیا و ئاوهەوایەکی کامڵەن کوێستانی هەست. با تۆجە بەوێن کە ئاوهەوای کوێستانیە شکر بەخوا بەهارێکی کامڵەن زەریف و معتەری هەست کە باعیس بووگە گەشتیارانێکی فرە جەزب بکات لە خۆیە. قدیم لەگرا ڕوویگینە گەرمەسێر هەتا ئەوێ هەست کۆچمان ڕوویگینە گەرمەسێر لە ژێرەوە هاتکینەوە هەت ڕوویگینە وەم بەنەنانە ئیتر کسمان هەر ئەو گەسانێ هەر لەو بەنەنیە هاتکی لە سژێرەوە دەوری هەژنە دەوارگەمانکی دێو کرگە هەوارگەکەمان تقریبەن لە پێێژن دووە ئاوێکی بوو وەسەری ئەوەکەوە دانیشتین
ئەم زنانە مەسەلەن داینێ ئەوە زرنگون بەخوا بێشکێکیان وە کۆڵۆگە سنوقێکیان وە کۆڵۆگە ساتینە حیوانیان دۆشیگە پەنێریان کردگە و ئەی مەسکان کێزاگە شەی دوایی بارمان کردگە دۆکان ڕێژاگە هەرۆشەوە بەشکارە کێزاگە و کرەکانێکە دەبی هاتگین هەتا هاتگینە ئەم کوێسانێت لێوە بارمان کردگە لەو دوای هاتگینە قاڵاورد هێزم قاڵاورد قاڵاورد مەخۆمانێزین قاڵاور وەلە قەدیم قاڵاورد دوگە لەوێچە خستێکمانە لە قاڵاورد بارمان کردگە هاتچینە هەڕەگاڵ خستێکمانە لە هەڕەگاڵ هاتچینە زەمەگەی لە زەمەگەی هاتچینە ئەم یاڵێ بێزن بارخوازکەرە ئەم وەسی چ شێ هاتچینە خوار ئەگرام کوێستانیە ئەو وەختەی نە یاری دەرێکمان نەوگە وە بازی خۆمانجیگین هەمە خەڵکی بۆی خوارگە خەڵکیان بکەم و حەزر و جۆی خوارگە هەردگی و خواردگێسی هەمە هەروە بازی خۆمانجیگین نە دەوڵەتمان بووگە نە مەسەلەن داینێ ماشینمان بووگە نە بەرقمان بووگە نە لولە کەشیمان بووگە نە ئاومان 4 کیلومتر دوورگە لە ئاواجی ئەمانمانە گشتکردەوە بازی خۆمان ژیاگین بەخوا مردم پۆی خوارگە پۆی ئەم بە ڕۆژ بە ڕویانە کردگەسە ئاوێ و لە ئایا هاوریانەجات دەسەنی وەکەم گاڵۆکانە خاست کردگە ئاواوە دبوون دەسەنگدایان کردگە و لێودا کریا گۆنان خواردنمانە لە کتێبە مێژوویەکاندا تایفەی میراولی بە یەکێک لە تایفەکانی جافی بابان باس کراوە و لە پاڵ تایفانێکی وەکو یەزدانبەخشی گەڵاڵی نەورۆڵی تاوگۆزی تیلەکۆوە چەندین تایفە و هۆزی تری جافی بابان ناوی هاتووە دیارە لێرە مەبەست لە تایفەکانی جافی بابان ئەو تیرە و تایفانن کە لە جافەکانی ئێرانجیا بوونەتەوە و هاتوونەتە شارە زور و خاکی بابان کە لە ناو خاکی عێراقدایە ئەم بەشە لە تایفەی میراولی کە لەوە خاکی عێراقدا نیشتەجێن چون عەشیرەتی میراولی خۆی ئەبێ بە دوو بەشەوە بەشێکی لە خاکی عێراقەوە بەشێکی تێتەوە ناو ئێران ئەم بەشەی کە لە عێراقا لەوانەیە زیاتر لە 7 ماڵ بن کە لە پارێزگای هەڵەبجە و ئەترافی نەورۆڵی نیشتەجێن ئەمما بەشی زۆرینەی ئەم تایفە لە خاکی ئێراندایە کە ئەمیش خۆی بەهۆی گەرمیان و کوێستانێک کە دەیکەن لە چەند گوند پێک هاتووە گوندی بەشی کوێستانی بە گوندی میراولی زەڕنشیا یا مکوورە کە پێشتر پیانەوت ناسراوە کە دەکەوێتە ڕۆژهەڵاتی شاری پاوە و 15 تا 16 کیلومتر لە شاری پاوە دوورە دیارە ئەم جێیە پێشتر هاوینە هەواری ئەم عەشیرەتە بووە و لەویا ژیان نەکرا کە زستانان بکرێت بەهۆی بەرفوبۆرانێک کە لەوێ بووە بەڵام ئێستا بەهۆی باشبوونی بارودۆخی ژیان وەک تەکنۆلۆژیا و پێداویستەکان زۆربەی خەڵکەکە لێرە نیشتەجێ دەبن و لێرە دانیشتن و بەشی گەرمیانەکەی لە دوو گوندی میراولی بنجۆ و میراولی شاڵیگاه یا شاڵەگا پێک هاتووە کە ئەم دوو گوندە سەر بە قەزای شاری جوانڕۆیەوە دەکەوێتە ڕۆژئاوای شاری جوانڕۆ و 6 کیلومتر لە شاری جوانڕۆ دوورە ئەم دوو گوندە لە کەناری یەکدا قەراریان گرتووە فاسەیەکی وایان پێکۆ نییە لە پاڵی یەکان و هەردوویان لە پەناوی کوێوی کۆیڵەدا قەراریان گرتووە و ڕووباری لێڵە کە لە باکوورەوە بەرە و باشوور دەچێت تا دەڕژێتە ناو سیروانەوە لە خواری ئەم گوندانەوە جاریە من بە پێویست ێزانم لێرە ڕوونبوونەوەی بکەم سەبارەت بەوە کە لەوانەیە شەباهەتێکی ناوی بینی لە ناو ناوی تایفەی میراولی لەگەڵ تایفەی میراودەلیدا هەبێ کە تایفەی میراودەلی لە منتەقەی پشتدەرە سەر بە پارێزگای سلێمانی و لەوێ نیشتەجێن ئەم تایفانە کە زاهرن و ئەڵێن خەڵکەکە ئەڵێن بازێک کات بووە کە ئەم تایفە لەگەڵ تایفەی میراولیە بە یەک تایفەزان ئەمما کتێوە مێژوویەکان ئەمەمان بۆ باسەکەن و ڕوونی ئەکەنەوە کە ئەڵێن ئەم دوو تایفەیە پێکەوە جیاوازن و ئەڵێن کە لەوانەیە دەلیلی ئەویچە کە ئەم هەڵە کراوە کە بە یەک تایفەی بزانن ئەوەیە کە احتمالەکە بگەڕێتەوە بۆ سەر کەلیمەی میر کە لەقەبێ بووە عینوانێ بووە کە لەو سەردەما بە کەسایەتیە گەورەکانیان داوە کە بە پیاوێکی تایفەی میراودەلی بە ناوی میر عەبدولعەلی دراوە کە مەشهور بووە بە میراودەلی.
قورئانە ڕەشی میراول تێکستێکی ئاینی ئەم گوندەیە، مێژوویەکی کۆنی هەیە و بووە بە بەڵگەیەکی مێژوویی بۆ ئەم گوندە و جیاواز لەوەی قورئانی پیرۆزە تایبەتمەندیەکی تری وەرگرتووە و وێنایەکی تری بۆ کراوە. دانیشتوانی ئێرە باوەڕیان وایە ئەم قورئانە هۆکاری وەستانی ئاژاوە و شەڕ و شۆڕ بووە لە ناوچەکەدا. ئەم قورئانە مەلا عەبدولغەنی دانیشتووی دەی ڕوان بووە و وەکو دیاری پێشکەشی محەممەد مستەفای کردووە. یەکێک لە پیاوە ناودارەکانی میراولی بووە، ئەویش ڕادستی نەوەکانی دوای خۆی کردووە و بە 6 پشت گەیشتۆتە نەوەکانی ئێستایی بە میراتێکی فەرهەنگی ئەم گوندەی دادەنێن. ئەم قورئانە بەناو قورئانە ڕەش یا قورئانە ڕەشی حەمەی میراول مەشهورە. تاریخی ئەم قورئانە بەداخەوە دقیق معلوم نییە، دەڵێن جاران لەسەر پەڕەی ئەوەڵی قورئانەکە نووسراوە، بەڵام وا دیارە پەڕەی ئەوەڵی قورئانەکە بەداخەوە نەماوە و لە ناو چووەوە تاریخەکەیکی بەداخەوە نەماوە. بەهۆی بیر و بڕوایە کە لە ناو خەڵکی دەوروبەری ناوچەکە بە ئەم قورئانە بووە، سەردانی ئەم قورئانە زۆر کراوە و کاتی وا بووە کەسایەتیە گەورەکان لەو زەمانەدا هاتوون و سەردانی ئەم قورئانەیان کردووە و لەوانەیە پەڕەیەک لاپەڕەیەک تۆزێ لە ئەو پەڕۆچتە کە بە دەوری قورئانەکە پێچراوە لەگەڵ خۆیان بردویانە کە بیر و بۆچوونیان وا بووە کە ئەمە تەبەڕوکە بە هەر حاڵ ئەتوانێ لە شەڕ بیان پارێزێ یا ئەتوانێ نجاتیان بدا لە بازێ حەوادسی حادثانێک کە بۆیان ڕووەدا یا سەرکەوتویان کا بەختەوەریان کا لە ناو زندگییانە بە هەر حاڵم بیر و بۆچوونانە بووە کە بەداخەوە بووە باعیزبوونی لە ناوچوونی شتانێ بەرگانێ لە ئەم قورئانە. بۆ نمونە چەند پەڕەیەک لە سوورەتی یاسینی ئیسان نەماوە کە ئەمە خۆی دیارە و مەشهورە و لەوانەیە خەڵات بە کەسێک کرابێ کە ئەمە چەند لاپەڕەیە باوکم باسی لێ دەکا ئەڵێ کە ئەو بەدەستی خۆی نووسێتەوە و لە هەر سەری سوورەتەکەی یاسیندا لەو جێگا کە نەماوە دایناوە کە ئەمە وەختیە سەیری قورئانەکە بکەین بۆمان دەرەکەوێت کە جیاوازیان زۆرە، زۆر مەشهودە و دیارە بۆمان. هەروە عەرزم کردن بیر و بۆچوونێکە خەڵکی ئەم ناوچە نسبەت بەم قورئانە هەسیان زۆر جێگەی سرنجە، ئەڵێن لە گوندەکانی دەوروبەری ناوچەکەدا کاتی وا بووە شەڕ و ناکۆکی ڕووی داوە کە بەهۆی ئەم شەڕ و ناکۆی خەڵکی نای ئاواییە پێکەوە شەڕیان کردووە بە هیچ جۆرە ئارام نەبوونەوە، حتا کەسانە لەم لاولا هاتوون و کە سڵحیە ئەم کەسانە بکەن بە هەر حاڵ کۆتانە هاتوون و شەڕی خوانیان بەردەوام کردووە تا ئەم قورئانە ڕەشی حەمەی میراولیان بردووە کە بەرە و ئەو گوندانم قورئانیان بردووە ئەڵێن خەڵکەکەی تر ڕاوەستان و وازیان لە شەڕەکە هێناوە. وراوي ولا بكان بكان ما زيري ژنانی میراولی پێکەوە کار دەکەن، کڵاسچنین و درومان و چەند کارێکی تر ئەنجام دەدەن. لە پیشەی کڵاسچنیندا کارەکانیان دابەش کردووە و هەر یەکێکیان بەشێکی کارەکەی لاستۆ گرتووە. ئەمەش کاراسانی بۆ کردوون و دەیان پڕژێنێتە سەر کارەکانی تریان. ژنانی ئێرە کارکردنیان پێخۆشە و بە هیوایەتی ژیانی خۆیانی دەزانن. بەهۆی ئەم پێکەوە بوونە زووتر کارەکانیان پێدەکرێت و ئیشی ماڵەوەش دەکەن. لە ناو ئاواییدا بەشێکی زۆری ئەرکەکانی ئەم گوندە کەوتۆتە سەر شانی ژنان. لە بواری پیشەی دەسی و بەڕێکردنی ئیشوکاری ماڵ و کوشتتوکاڵ و ئاژەڵداریدا جێگەدەستیان دیارە و خۆشیێنی گوندەکەیان پاراستووە. الآن الحال حاضرة وكاري كلاش بافي مشغولم. كاري كلاش بافي كاري كيف الراحة وآسان بما منخم مربي أمر سايمة دوري ده 15 نفر خان جمعون لدور برما كلاش بافن كاراموز كاري كيف آسان وراحتي جا
هەم سەرگەرمیە بۆ خۆمان هەم کارێکی ڕاحەتە توانین پوڵێکی دەرامەدێکە بۆ اقتصادی خانەوەدەیش کارێکی فرە ڕاحەتە لە پاڵ کراشبافی هەم کاری خانەداری دەکەین هەم کاری باغداریەکەین بعضێک لە خانمەکانش حیوانداریەکەن ئەم کلاشبافێ لە تەریقی مایەکە دەری 15 جوت کلاژ ئامادەیەکەین لە خۆم بە تعاونیەکە کارەکەم تعاونی ڕوستای میوان لەم لێران بەرەبی ئەم کارەمەوزانمە لێرە کارەکەین لە نای یەک هەفتە یەک جوت ئامادەیەکەین کلاژ ئەگەر خۆمان تەهیە بکەین هەزینەی فرەستەوە ماگە بە تعاونی کار بکەین هەزینەکەی کەمی خاسترە بۆ هەموو لەم ڕوستایە کاری کلاشبافی ئەنجام بدەین من خۆم کاری کلاشبافیم ئەوڵیان نێ نەزانی بەڵام خۆشکەم لە تعاونی میوانە کلاشەکە یاوگرت و هات لە گرایشە نیشانی منیدا خۆم لەگرا یام گرت و تر خۆم علاقەم بووە کلاشەکەم ئەبافی و ئەتە فرێش خاسە لە کاری مەسڵان لە کاری خانەداری ئەمانە خۆم مەسڵان سوبحانە هەڵەسم کاری خانەیەکەم و کارەکان ئەنجام دەدەم لەو دادانشم کلاشەکەیشم ئەبافم لە گرایشە وەڵا ئەگەر مەسڵەن خانمانی بێن کلاشت ببافن ئەم خۆشکمە هەر خۆی نیشانێدا ئەتوانێت خاز ئاموزشیان پێ با و عنوانی مەسڵەن ئەوان بێن و کارآموز دەلێنە مەسڵەن تەوسیە ئەەکەم من خۆم کە ئەم خانمانە بێن لەگرا کلاش ببافن و خۆشیشتە هەر ئەتوانین مەسڵەن شەوانە ئەڕۆین بۆ شەونشینی کلاشەکە سووک و ئاسانە ڕاحەت ئەیوین تێکی خۆمانە و لێچە مەسڵەن کلاشەکەی بافین و سەرگەرمیەکەم شەونشینەکەی ئەنجام بدەین و هەم دووسێ قسەیەکەن تێکیەکە لە پاڵیەکیشتا مەسڵەن هەر بۆ اقتصادی خانەوادە خاسە وڵات مەسڵەن کمەک دەرامەدێکە بۆمان ئەگەر قسمەت بیچنین مەسڵەن ببافین من خۆم قسمەتێکی بافم خۆشکە مەسڵەن قسمەتێ هەرێکی یەک قسمەت ئەگەرێکی نەوانە ئەنجامی بدەین ئەمە کەمێ زووتر کلاشەکە تەواو ئەوێت وڵێ بەڵام ئەگەرێکی نەگشتمان مەسڵەن خۆم هەر یەک جوفت کلاش تەواو ببافم 15 ڕۆژ توو لە کێشی بەڵام ئەگەرێکی هەرکە قسمەتێکی ببافێت ئەوە مەسڵەن من خۆم 2 ڕۆژ قسمەتێکی بافم بافەندێتر 2 ڕۆژ قسمەتێکی بافێ وانە کلاشەکە زووتر دوایێت نزیک بە 15 ساڵە لەم ئاواییە ئەم کارەکەم خەڵکی ئاوایی میراولی ژنەکانیان بیشتر لیباسی کوردی ئەپۆشن و وەجیاتی لیباس کوردی هی لیباسێتر ناپۆشن ژنانی ئەم ئاواییە بەکاری ئاژەڵداری و کلاژ بافی و قاڵی بافی مەشغوڵن وەشان بەشانی پیاوەکانیان جوتیاریش دەکەن ئاشپەزی ماڵ هەر کارە بێتە دەسمانەوە خۆمان ناگرنگش کارێکەکەی لە ماڵە وەڵاوە وەخت کەوتکە وەختی وها مەسەڵ تا کار بکەم دەرامەدم بیشترە تا کار نەکەم دەرامەدم کەمترە ئەتر من چون مناڵم هەست و ماڵوشتم هەوامیشە ئەرکم هەست بۆم ناکرێت دایمە بێمەم دوکانە بازیوە ئیتر بەستگی وە وەخت کەوت هەنگداری لە ئاوایی میراولیدا بایەخێکی زۆری پێدراوە و هیچی کەمتر نییە لە بەشەکانی تری ئاژەڵداری داهاتێکی زۆری هەیە بۆ دانیشتوانەکەی ئەمەش پەیوەستە بە هەڵکەوتەی جوگرافی و کەشوهەوای گوندەکەوە هەنگەوانەکانی ئێرە شارەزایی تەواویان لە پیشەکەدا هەیە و بەردەوام لە پەرەسەندندایە سەعید 17 ساڵە هەنگداری دەکات و سەرەتا بە 10 هەنگ دەستی پێکردووە و ئێستا نزیک بە 1000 هەنگی هەیە زیاد لە 20 کەسی تر لە سەردەستی ناوبرا و فێری ئەم پیشەیە بوون و بەکاری هەنگداریەوە سەرقاڵن ئەو موقع کە ساڵی 82 شروم کردەوە هەنگداری 10 هەنگم بووگە و شکر بەخوای گەورە ئەم 10 هەنگمە لام وایە گەیاندیە بە 1000 هەنگ تا ئەم دەیقە و ئەم لەحزە شکر بەخوای گەورە لە زیندگی منە چوون کینێ عەلاقە و شەوقم لە ئەو حەداوگەسە کە بۆ شغڵەکەی خۆم بووگە شکر بەخوای گەورە زیندگیم لەسەری ڕوبەڕا بووگە و خۆلاسە لە فرە شغڵانێکی تر باشتر بۆ من جوای داگەسەوە ئێتە شکر بەخوای گەورەش کە ئەم هەنگداری منە هەر ئەوە نییە کە خۆم سوودم لێ بردووە شکر بەخوای گەورە کە مەردم لە لام فێر بووگە و هەنگی سەنگە و کە هەنگداریشی یاوگرکە بەڕاستی ڕەنگە نزیکای 20 نەفەری هەر لە منەوە هەنگداری یاوگرتووە و ئەیساتە ساحەی شغڵی خۆی وێ ئێتر کاری هەنگداریش کە بێجە لە ئەم فەسڵی لە ئەم فەسڵە بەرەو فەسڵی بەهارە ڕایتر ئێمە شروعەکەین و خەمیشیرین و شەکەردان و خۆلاسە هەنگ شروعەکە لە برجی 11 تقریبا لە 22 11 بەرەو ئەو لاوە شکرەکە هینەکە شروعەکەوە توخمڕیزی و ئێمەیش کەم کەم لە تەکیا کارەکەین تا نهایەتی ئەگەتە برجی 1 و 2 ئەو موقع پورە ئەگرین و خۆلاسە پورەمانگرت و ئەمانە خواردوە برجی سێ ئیتر لە برجی سێش بەرەو ئەولاوە
ئەیان باریانەکەینەوە بۆ کوێستان بریسە تقریبن باریانەکەینەوە بۆ کوێستان ئەگەر فەسڵەکە لە کوێستانە لە باروێ کە بزانین ئاوهواکەی خۆشە و کوێستان مەخصوسان هەمیشە هەوای مشخەز نییە و ساڵەکەی مشخەز نییە کە بزانانی خۆشە یا خۆش نییە بەڵام مەکینەیترەوە بەرداشتی خۆمان کەەوە عقلی خۆمان پێی گەیشتێ و کە لەم تەجربەی چەند ساڵی 16 ساڵی خۆمان کەەوە دەسماوردێ باریانەکەمەوە بۆ کوێستان ئەگەر لە باروەگەر لە باریژنەوە خوارد لەگەر مەسەرە ئەمێنەینەوە و تا دەوری برجی شوار ئەگەر بزانم کە شوهواکەی گەرمەسیێر خۆشترە تاکینەی کوێستان هەرچی گەرمایکی بێ هەر مەجبور بمێنێنەوە بەڵامەکینەی ئەگەرەکینی کەش و هەوای کوێستانیش لە بارو باریانەکەینە کوێستان و لەوەیشە چونکینەی هەوای کوێستانی مەسەن گەردە و گوڵی خۆشترە هەنگ باشتر و خۆشتر تخمبریزی ئەکا و بەرەو پێشتر ئەڕوا بەڵام لە شوێنی گەرما هەنگ فرەی هەنگوین زەخیرە ئەکا و هەنگوین ئەکا تاکینەی ئەوەی کە تخمبریزی بکات لە فەسڵی بارە بەڵامەکینە ئیسا ئاخری کاریانە و دایان ئەنێن بۆ بەرداشتی بۆ هەنگوینی تەبیعی گرتن. دانیشتوانی میراولی خۆشەویستیەکی زۆریان بۆ گوندەکەیان هەیە بۆیە لە هەموو بوارەکانی ژیاندا گرنگیان پێداوە و زۆربەی پێداویستیەکانی ڕۆژانەیان لە گوندەکەدا بەرهەم دەهێنن.